بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بنەرانی ئازیز و خۆشەویست، سڵاوی خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵم بۆ چەند ساتێک لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەبم بۆ ئەوەی کە یاساکانی قوربانیکردن بە شێوەیەکی کردداری بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ڕوون بکەینەوە. سەرەتا لەوە دەست پێکەم کە قوربانی یەکێکە لە شەعائیرە گەورەکانی ئیسلام و ئەجر و پاداشتێکی گەورەی هەیە و یەکێکە لە سونەتە موئەکەدەکانی ئیسلام کە بەردەوام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قوربانی کردووە. هەروەها لە پاش ئەو هاوڵانی بەڕێز و زانایانی ئیسلام زۆر تەکیدیان لەسەر کردووەتەوە بە جۆرێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕوەکاتە ئەوانەی کە دەوڵەمەندن، ئەوانەی کە توانایان هەیە، ئەفەرمێ هەر کەس لە ئێوە ئەگەر توانای هەبوو قوربانی بکات و نەیکرد با نزیکی نوێژمان نەبێتەوە، واتە نوێژی جەژن. لەم جەولە مەیدانیەدا و لەم بەرنامە کورتەدا هەوڵ دەین ئەو بابەتانی کە زەڕورە و پەیوەستە بە بابەتی قوربانیکردنەوە ئینشاڵڵا لە نزیکەوە بۆتان ڕوونکەینەوە. سەرەتا بەڕێزان، قوربانی چییە؟ قوربانی سەربڕینی ئاژەڵێکە لە کاتی جەژندا، لە ڕۆژانی جەژندا بە مەبەستی نزیکبوونەوە لە خوای پەروەردگار، بە مەبەستی ڕژانی خوێن لە پێناو خوای پەروەردگارە بە هەندێ مەرجی دیاریکراو کە ئینشاڵڵا لە خزمەتانە ڕوونیەکەینەوە. ئەو حیوانەی کە ئەکرێ بە قوربانی بەڕێزان پێویستە چەند مەرجێکی تێدا بێت بۆی قوربانیەکە دروست بێت. یەکەم وەکو زانایانە فەرموون ئەبێت لە بەهیمەة الئەنعام بێت. بەهیمەة الئەنعام یعنی واتە ئەبێ یا وشتر بێ، یا مانگا بێت، یا مەڕ بێ، یا بزن. یەکێک لەم جۆرە حیوانانە ئەکرێ بە قوربانی. واتە جگە لەم چەند جۆرەی کە ئێستا لە خزمەتانە باسم کرد، هیچ جۆرێکی تری حیوان بۆ قوربانی ناشێت. دووهەم ئەبێ گەیشتی بێتە تەمەنی دیاریکراوی خۆی. ئەو حیوانەی کە ئەیکەی بە قوربانی ئەگەر مەڕ بێ ئەبێ لانی کەم 6 مانگی تەواو کردبێ، ئەگەر بزن بێ ئەبێ 2 ساڵی تەواو کردبێ، ئەگەر مانگا بێ ئەبێ 2 ساڵی تەواو کردبێ، ئەگەر وشتر بێ ئەبێ 5 ساڵی تەواو کردبێ. ئەم مەرجەیش شەرع دایناوە و پێویستە هەر یەک لە ئێمە ئاگاداری بین و پێوەی پابەند بین. یەکێتر لە مەرجە سەرەکیەکانی ئەنجامدانی قوربانی ئەوەی ئەبێ ئەو ئاژەڵەی کە ئەیکەی بە قوربانی سەلامەت بێت لە کۆمەڵی عەیب و کەم و کوڕی کە لە شەریعەتا دیاری کراوە. واتە ئەو حیوانەی کە ئەکرێ بە قوربانی وەکو لە فەرمایشتی پێغەمبەری خوا داهاتووە صلی الله علیه وسلم ئەبێ نەخۆش نەبێت، نەخۆشیەک کە بە ئاشکرا دەرکی پێ بکرێت. ئەبێ شەل نەبێت، شەلیەک کە بڕوا بەڕێوە بە ئاشکرا هەستی پێ بکەی کە شەلە. و ئەبێ کوێر نەبێت، ئەو حیوانە چاوی کوێر نەبێت بە جۆرێک کە ئاشکرا هەستی پێ بکەی کە ئەو حیوانێکی کوێرە. هەروەها نابێ ئەوەنە لە ڕوو لاواجیش بێت، هیچ گۆشتی پێوە نەبێ و بەس مۆخەکەی دیار بێت. جا هەندێک کەسێ بەڕێزان ئەچن حیوانێکەکەن بەخێر زۆر لە ڕوو لاوازە، زۆر خراپە، باش وایە پێش ئەوەی کە حیوانەکەکەی حیوانێکی چاک و قەڵە و ئامادە بکەی بۆ قوربانی، چونکە تۆ هەدیە پێشکەشەکەی بەخوای پەروەردگار. سەحابە لە شاری مەدینەیە بە هەفتە و بە دەڕۆژ زیاتر لە پێش جەژنی قوربانە حیوانیان قەڵەوە کرد. وەکو سەحابەکانە فەرموون ئێمە حیوانمان لە ماڵەوە بەخێوە کرد، قەڵەومانە کرد بۆ ئەوەی لە کاتی قوربانیە بیکەین بە قوربانی و سەری بڕین. کەواتە بەڕێزان، هەم کاتەکەی بێ دیاری کراوە بێ، هەم ئەبێ تەمەنەکەی دیاری کراوە بێ، و هەم ئەبێ سەلامەت بێ لە عەیب و کەم و کوڕی، نەخۆش نەبێ، شەل نەبێ، کوێر نەبێ و هەروەها زۆر لە ڕوو لاوازیش نەبێ. هەندی عەیب و کەم و کوڕی تریش هەیە زانایان ئەفەرموون باش نییە، کەڕاهەتی هەیە. بۆ نمونە تۆزێ لە شاخی شکاوە، تۆزێ لە گوێی کەل بووە، دانێکی کەوتووە، ئەمانە دروستە بکرێ بە قوربانی، بەڵام چاکتر وایە، باشتر وایە ئەو حیوانە هیچ کەم و کوڕیەکی نەبێ و حیوانێکی ساغ و سەلیم و چاک بێت. ئێستا ئینشاءڵڵا بە شێوەیەکی عەمەلی ئەچینە ناو ئاژەڵەکانەوە و ئاژەڵێک دیاری ئەەکەین، هەوڵ دەدەین مەرجەکان باسکەین، دواتر ئینشاءڵڵا باس لەوەکەین کە چۆن سەر ببڕێ، چی بڵێن لە کاتی سەر بڕینە و گۆشتەکەی چۆن دابەش بکرێ و ئایا ئەکرێ بەشی مردووەکانمانی لێ بدەین یان نە، ئینشاءڵڵا لەگەڵمان بن. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر
الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر خۆشەویستانم لە پرۆسەی هەڵبژاردننی ئەو ئاژەڵەدا چەند شتێک ڕەچاو بکرێت چاکە. یەکەم ئەگەر بکری ئاژەڵێکی سپی بێت چونکە بەپێی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا حیوانی سپی کردووە بە قوربانی و هەروەها هەر بەپێی فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر بکری حیوانێکی شاخدار بێ هەروەکو چۆن ئێمە هەڵمان بژاردووە ضحى النبي صلى الله عليه وسلم بكبشين أملحين أقرنين پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم حیوانێکی کردووە مەڕێکی کردووە بە قوربانی کە مەڕێکی سپی بووە و هەروەها شاخداریش بووە. باش وایە ئەو مەڕە حیوانێکی قەڵەو بێ گۆشتی هەبێ حیوانێکی چاک بێ بێعیب و کەم و کوڕی بێ هەروەکو چۆن ئێمە ئێسام حیوانەمان هەڵبژاردووە لەناو ئەم حیوانانەی ترا حیوانێکە سپیە و هەروەها شاخدارە کوێر نییە هیچ کەم و کوڕیەکی نییە شەل نییە نەخۆش نییە و هەروەها تەمەنی حیوانەکەیش گونجاوە بۆ ئەوەی کە بکرێ بە قوربانی کەوتمان تەمەنەکەی لە 6 مانگ ئەبێ بەسەرەوە بێ و حیوانێکی کامڵ بێ. هەندێک لە هاوڵانە فەرمونون کاتێکە قوربانیمانە کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی پێکردین کە تەماشای گوێی بکەین تەماشای چاوی بکەین ئەوە تا گوێیەکانی سەلامەتە و هەروەها تا چاوی سەلامەتە شاخی هەیە حیوانێکی بێکەم و کوڕیە و ئینشاءالله ئەمە زۆر شیاوە بۆ قوربانی و ئەکرێ ئەمە کەسێک بیکا بە قوربانی بۆ خۆی و بۆ ماڵ و منداڵەکەی بۆ خێزانەکەی بۆ ئەو خانەوادە هەر چەند نەفەریش بن. جا یەکێ لەو گرفتانەی و یەکێ لەو پرسیارانەی کە خەڵک زۆر ئەیکات ئەڵێ مامۆستا ئەڵێن حیوانێک بۆ یەک کەسێکە بێ من ئەمەوێ حیوانێ بۆ خۆم بکەم خێزانەکەیشم حیوانێک بکە کوڕەکەم کچەکەمێکی حیوانێک بکەن ئەوە پێویست ناکە بەڕێزان لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەک حیوانێک یەک مەڕێک کراوە بە قوربانی بۆ خانەوادەیەک. ئێستا من لەگەڵ کەسێکی ترا ناتوانم بە شەریکی ئەم حیوانە بکڕین بەڵام سەرۆکی خێزانێک ئەتوانێ ئەم حیوانە سەر بڕێ بۆ خۆی و خێزانەکەی و مناڵەکانی کوڕەکانی کچەکانی و ئەتوانێ مردوەکانیشی تیا بەشدار بکە کە ئیشاڵڵا دواتر لە خزمەتتانە باسێکم. ئێمە ئەمە دیاری نەکراوە لە شەرعات چەند کەس بێت یەکێ لە زانایان ئەفەرمێت ئیمامی شەوکانی ئەفەرمێت ئەگەر ئەو خانەوادە 100 نەفەریش بن ئەم حیوانە بۆیانە بێ بە قوربانی. ئەسڵەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قوربانی کردووە فەرموویەتی یا ڕەبی خوای ئەم حیوانە بۆ خۆم و بۆ هەموو ئەو کەسانی کە لە ئومەتەکەی من قوربانیان نەکردووە. خۆشتان نەزانن کە خەڵکانێکی زۆر هەیە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە توانای قوربانی کردنیان نییە. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. بەڕێزان سەبارەت بە پرسیارێک کە زۆرێک لە مسلمانان زۆرێک لە بینەران ئەیکەن ئەویش ئەوەیە کە ئایا قوربانی بۆ مردوو ئەکرێ و چۆن بکرێ. سێ بە سێ جۆر قوربانی ئەکرێ بۆ مردوو ئەنجام بدرێت. جۆری یەکەمیان بەشدار پێکردنی ئەو مردووێ لە ئەجر و پاداشتی ئەو حیوانەی کە خۆت سەری ئەبڕی. بۆ نمونە تۆ حیوانێکە کڕی ئەیکەی بە قوربانی ئەڵی خوایە گیان فڵانە مردووی من باوکم یادایکم تایە لە خێر و ئەجر و پاداشتی بەشدار بێ. ئەمە گومانی تێدا نییە کارێکی دروستە وەڕەوایە و ڕێگەی پێدراوە و مردوو ئیسفادەی لێ ئەبینێت. کارێکی تر یاخود شێوازێکی تر لەوەی کە بۆ مردوو ئەکرێ ئەگەر مردوویەک وەسێتی کردبێ یاخود نەزری کردبێ کە قوربانی بۆ بکرێ ئەو کاتجبە کە سوکارەکەی کوڕ و کچەکەی پابند بن بە نەزرەکەوە و هەروەها ئەو حیوانەی بۆ بکەن بە قوربانی و قوربانی بۆ ئەنجام بدەن. ئەمە حاڵەتی دووەمە. حاڵەتی سێمە ئەوەیە کەسێک حیوانێکی تایبەت بکڕێ بیکا بە قوربانی بۆ باوکی یا بۆ دایکی خەڵکێکی ئەڵێ مامۆستا ئیمکانیەتم هەیە حەزەکەم حیوانێک بە تەنها بکڕم بۆ دایکم حیوانێک بە تەنها بکڕم بۆ باوکم. ئەمیش زۆربەی زانایانی ئیسلام جگە لە مەزهەبی ئیمامی شافعی زۆربەی زانایان ئەفەرموون ڕێگەی پێدراوە و دروستە حیوانێک بە تەنها بکرێ بۆ قوربانی بۆ مردووە.
شيخ الإسلام ابن تيمية فرمي هروكو چون حج في أجا قربانيش في أجا هروكو چون حج بوكري عمري بوكري سر بمردو أجا أم حيوان سر برينش أم قربانيش جوريك لصدقة وإن شاء الله بمردو كان أجا بويا لهرسي حالتك إنسان توانية بو مردو كاني قرباني بكاو إن شاء الله سودي ليابين. الله أكبر الله أكبر ولله الحمد الله. بەڕێزان بە پێویستی ئەزانم ئاماژە بۆ ئەنجامدانی ئاژەڵی گەورەیشکەم بۆ قوربانی. ئەو ئاژەڵە گەورانە واتە ئەو مانگا یا جوانەگا ئەگەر 2 ساڵی تەواو کردی بێ و چوبێتە ناو 3 ساڵەوە ئەکرێ بکرێتە قوربانی بە 7 ماڵی جیاواز یا بە 7 خانەوادەی جیاواز یا بە 7 بەشی جیاواز 7 کەسی جیاواز ئەتوانن لە جیاتی مەڕێک بەشدار بن لە ئەنجامدانی قوربانی بە مانگا. واتە ئێستا هەر یەکێک لەم مانگایانە ئەوانەی کە تەمەنیان 2 ساڵی تەواو کردی بێ چوبێتە ناو 3 ساڵەوە ئەتوانین من و فلان و ئەو بە 7 کەسی جیاواز بە 7 خانەوادەی جیاواز شەریک بینەوە لە کڕینی مانگایەکە و دواتر سەری ئەبڕین هەر کەسێ بە ئەندازەی پارەکەی خۆی بەشە گۆشتەکەی خۆیە باو دابەشێکا بەسەر فەقیر و هەژارەکانە. الله أكبر ولله الحمد الله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا لا إله. خۆشەویستان ئێستەیش بە کردداری بە شێوەیەکی کردداری هەڵەسین بە سەربڕینی ئەو قوربانەی کە ئەمانەوێ ئەنجامی بدەین. ئێمە ئەم حیوانەمان هەڵبژاد و هەڵبەتە ئاژەڵی لەمەش قەڵەوتر و چاکترە بوو بەڵام ئێمە بە گوێرەی توانای خۆمان بە گوێرەی توانێت ئەو کەسە ئەو حیوانە هەڵەبژێرێکە ئیکا بە قوربانی. ئەو کەسێک کە حیوانەکە سەرەبڕێ ئەبێ کەسێکی موسڵمان بێ و کەسێکی نوێشکەر بێ و ناوی خۆی پەروەردگاری لەسەر بهێنرێ و ڕوو بکرێتە ئەو حیوانە ڕوو بکرێتە قیبلە و هەروەها دوعایەکیشی لەسەر خوێنێکە ئینشاءڵڵا ئێستا بە کردداری لە خزمەتانە ئەنجامی دەدەین. فەرموو وەساجیان بە حیوانەکە سەوین ڕووی بکرێنێ قیبلە. خۆشەویستانم ئەسڵ وایە سونەت وایە ئەو کەسە خۆی حیوانەکە بە دەستی خۆی سەر بڕێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عادەتی وا بووە کە لە نوێژی جەژن گەڕاوەتەوە بە دەستی مبارەکی خۆی حیوانەکەی خۆی سەر بڕیوە و دوایی لە گۆشتی قوربانەکەی خۆی خواردووە. بەڵام لەبەرەوەی من شارەزانیم لە سەربڕینی حیوانە دروستە کەسێ بکەی بە وەکیلی خۆت قەسابێک بکەی بە وەکیلی خۆت یا هەر کەسێکی تر لە جیاتی تۆ ئەو حیوانە سەر بڕێ. ئێستا وەساجیان ئێمە حیوانەکەمان ڕوو کردووەتە قیبلە. ئەڵێن بسم اللهی ناڵێن بسم الله الرحمن الرحیم وەکو هەندێک کەس ئەڵێن ناوی ڕەحمان و ڕەحیم هێنن تەنها بسم اللهی الله أكبر اللهم هذا منك ولك اللهم تقبل مني بكرديكيش يلي بسم الله الله أكبر أو همو كسيك إيزانيا خوايا أما ملكي تويا تو بيماند بخشيوة وإيمش أي بخشينه وبتو ويا ربي خوايا لم قبول كي هيج قراني كي تياني بسم الله الله أكبر خوايا أم حيوانات تو بيد بخشيوين وإيمش أي بخشينه وبتو يا ربي خوايا لما قبول كي يا لي خوايا أم حيوانيا قرباني خومو من داڵەکان و ماڵ و منداڵی خۆمە یا خوایە ئەم حیوانە ئەەکەم بە قوربانی بۆ خۆم و خێزان و منداڵەکان و مردووەکانم یا ڕەبی خوایە لێمان قبولکەی بسم الله الله ئەکبەر سەری ئەبڕیت. ئێستا وەساجیان ناوی خوای لێبێنە بسم الله الله ئەکبەر. باش وایە ئەو چەقۆش تیش کرابێ بسم الله الله ئەکبەر اللهم هذا منك ولك اللهم تقبل مني خوایە ئەمە تۆ پێمانت بەخشیوە و ئێمەش ئەی بەخشینەوە بە تۆ پەروەردگارا لێمان قبولکەی. چاک وایە لەو حیوانە لێ بگەڕێی تا بە تەواوەتی ڕوحی دەرەچێ و هەروەها ملی مەشکێنەوە تا بە تەواوەتی ڕوحی دەرەچێ و تەواوەتی ئەو خوێنە لە الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله
أكبر لا إله. بەڕێزان هەندێک شت هەیە هەندێک ئاداب هەیە لە کاتی سەربڕی نابێ مڕاعات بکرێت لەوانە پیشاندانی چەقۆ یا چەقۆ تیشکردن بە بەرچاوی ئاژەڵەوە کارێکە نەهی لێ کراوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە یەکێک لە سەحابەکانی فەرموو ئەتەوێت دوو جار بیمرێنیتەوە لەبەرەوە ئەوە نەهی لێ کراوە. هەروەها باش نییە بە بەرچاو حیوانەوە حیوانێکی تر سەربڕی ئاژەڵێکی تر سەربڕی ئەویش نەهی لێ کراوە. و پرسیارێکی تریش کە هەندێک خەڵکەیکە ئەڵێ باشە باشتر نییە ئێمە لە جیاتی حیوانێک سەربڕین بڕۆین هەندێک گۆشتی پاک و حازر لە بازار بیکڕین یا پارەکەی بکەین بەخێر. نەخێر بەڕێزان لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەقیریش هەبووە بەڵام پێغەمبەری خوا هەر قوربانی کردووە و گۆشتیش هەبووە پێغەمبەری خوا حیوانی سەربڕیوە. ئەسڵی سەربڕینی حیوان عیبادەتە. خوا فەرمێ فەصەلی لرەبیکە وەنحەڕ واتە نوێژی جەژن بۆ پەروەردگارت بکە و حیوانیش سەربڕە. ئەو خوێن ڕشتنە ئەجر و پاداشتی گەورەیە. لە حەدیثێک هاتووە ئەگەرچی حەدیثەکە ضعیفە ئەفەرمێ یەکەم دڵۆپە خوێن کە ئەو حیوانە ئەو ئاژەڵە سەربڕی لە لای خوای پەروەردگارەکەوێ پێش ئەوی بکەوێتە سەر زەوی. بۆیە باشتر وایە حیوان سەربڕی لەوەی کە گۆشت ببەخشێنیتەوە یان پارە ببەخشێنیتەوە. ئاگاداری ئەم شتانە بین. ئێمە ئێستا پاشکەمێکی تر کە ئەم حیوانەیان کەوڵ کرد گۆشتەکەی پارچە پارچە ئەکرێ و باسی ئەوەکەین کە ئەو گۆشتە چۆن دابەشەکرێ و ئایا هەر لەوەش ئاماژە بۆیش بکەم کە لە شەرعا باسیەوە کراوە نابێ پێستەکەی یا خوریەکەی یا سەروپێکەی لە کرێدا بدرێ بە قەساب یا بەشێ لە گۆشتەکەی بدرێ بە کرێ لە جیاتی سەربڕینی ئەو حیوانە. بەڵام ئەگەر ئەو قەسابە کە سەری ئەبڕێ خۆی کەسێک بوو ویست بەشێکی بیتێ نەک لە بری سەربڕینەکە وەکو هەموو خەڵکێکی تر ئەوە ئاساییە بیرێتێ. بەڵام لە بری ئەوەی کە بۆتی سەربڕیەوە بڵێ کاکە من بۆ سەربڕم بەڵام پێستەکەیم بەرێ یا سەروپێکەیم بەرێ یا 2 کیلۆ گۆشتم بەرێ ئەوە زانایانە فەرموون نابێ و دروست نییە و نەهی لێ کراوە. وەکو هەموو خەڵکەکانی تر ئەتوانی بەشی خواردنی بدەیتێ بەڵام نەیخەیتە بری سەربڕینەکە. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر كبيرا والحمد لله. بەڕێزان سەبارەت بە دابەشکردنی گۆشتی ئەم ئاژەڵەی کە ئەکرێ بە قوربانی چاک وایە بکرێتە 3 بەشەوە. بەشێکی ڕۆژی جەژن بۆ خۆت و ماڵ و منداڵەکەت ئەتوانی لێی بخۆی لێ سوور بکەیتەوە لێ بکەی بە چێشت ئایا 2 کیلۆ بەشتەکە 3 کیلۆ بەشتەکە حەسەب ئەو ماڵ و ئەو خانەوادەی کە حیوانەکان سەربڕیوە و بەشێکیشی ببەخشێنیتەوە بە فەقیر و هەژارەکانە و بەشێکیشی ئەتوانی لێ هەڵگری بۆ دوای جەژن بۆ خۆت و خانەوادەکەت جارێکی تر لێ سوودمەند بن و بە خۆتان بیخۆن. تا زۆرتری لێ ببەخشرێتەوە گومانی تیانە چاکترە و باشترە بەڵام مانیعیش نییە ئەگەر چەند کیلۆیەکیش بۆ ماڵ و مناڵەکەت هەڵگری. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەی هاتووە ئاماژەی بەم 3 بەشە کردووە. ئەو ڕۆژە هەندێکی لێ بخۆ و هەندێکی لێ بکە بە دیاری یا بیبەخشێنەوە بە فەقیر و هەژارە هەندێکیشی ئەتوانی بۆ دوای جەژن لێ هەڵگری و بۆ ماڵ و مناڵی خۆت سوودی لێ ببینیت. خۆشەویستانم پێشەوەی کۆتایی بە بەرنامەکە بهێنین ئەمەوێ ئاماژە بە تێبینیەک بکەم ئەوش ئەوەیە با ئەو بەشە گۆشتەی کە ئەینێرن بۆ دراوسەکان یا بۆ ماڵە هەژارەکان یا بۆ هەر کەسێکی تر با ئەوەندە هەبێ کە سوودی لێ ببینن زۆر کەم نەبێ ئەوەندە هەبێ کە سوودی لێ ببینن و با ئەوەش نەکەین هەندێ ماڵ هەیە هەرچی گۆشتە سوورە جوانەکەی هەیە بۆ خۆی گری ئەداتەوە ئەو لاتەڕە و ئەو بەز و ئەو چەوریانەی تری ئەنێرێ بۆ ماڵەکان. بەڕاستی ئەوە شتێکی جوانیە بەڕێزان باش وای ئینسان شتی جوان پێشکەشکە ئین الله طیب لا یقبل الا طیبا خوش پاکە و شتی پاکی پێخۆشە. ئاگاداری ئەم ملاحەزەیە بین خۆشەویستان. ومێ دەکەم خوای تەعالا قوربانی هەموو لایەک قبولکە و هەموو لایەک هەڵدەین بۆی ئەم سونەتە گەورەی ئیسلام جێبەجێ بکەین. خوای تەعالا جەژن لە هەموو لایەکتان پیرۆزکە ماڵی هەموو لایەک پڕکە لە خێر و خۆشی وڵاتمان ئاوەدام کاتەوە و حەجی حاجەکانمان قوڵ کات ئینشاء الله.
تا دیدارێکی تر و بەرنامەیەکی تر کە بە خزمەت ئەو براو خوشکە بە ڕێزانە ئەگەمەوە و لەم شاشە پیرۆزەوە پێتان ئەگەینەوە بەخوای گەورەتان ئەسپێرم. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته. الله أكبر الله أكبر ولله الحمد. الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. لا إله إلا الله والله أكبر. الله أكبر